فیلمی یانەی کڕیارانی داڵاسی ساڵی 2013 چیرۆکی پیاوێک کە دەجەنجێت بۆ ئەوی بەسەرمردندا زاڵ بێتن. ئەو فیلمەتیش دەخاتە سەر ژیانی کەسایەتیەک بە ناوی ڕۆی وودرۆف، ئەو پیاوێک کە دکتۆرەکان پێ دەڵێن تووشی نەخۆشی ئایدس HIV بوویت. دکتۆرەکان پێ دەڵێن تەنیا چەند هەفتەیەکی کەم لە ژیانت داماوە و دەمریت. ئەو هاوڵەش وەکو شۆکێکە ڕۆی دەخاتە بارودۆخێکی دەرونی زۆر خراپەوە، بەڵام ئەو خۆرادەست ناکات و دەگەڕێت بە دوای چارەسەرێک، بە دوای چارەسەرێکی جێگرەوە. ئەو دەست دەکات بە لێکۆڵینەوەیەک دەربارەی هەم نەخۆشیەکەی و هەمیش دەرمانەکان. ئەو فیلمە ڕخنەیەکی قوڵە سەبارەت بە ڕۆلی کۆمپانیەکانی دەرمان چۆن بەویستی خۆیان بێویژدانانە گیانی نەخۆشەکان گیانی مرۆڤەکان دەخەنە مەترسیەوە، چۆن بەویستی خۆیان دەرمان دەخەنە بازارەوە. ئەو حاڵەتەش ڕێک پرسێکی ئەخلاقی گرنگ دەخاتە ڕوو سەبارەت بە داهات بە قازاز بیرۆکراتی لە ناوکەرتی تەندروستیدا. ئیدی جا ڕۆی چالنجی یاخود ئالەنگاری دەستگە و کۆمپانیەکان دەکات بە دروستکردنی یانەی بەشداربووانەوە. بۆچی؟ بۆ ئەوەی نەخۆشەکان بتوانن بگەن بەو چارەسەرانەی کە گاریگەریان زیاتر بۆ چاکبوونەوە، بەڵام ڕێگا پێدراو نین. ڕۆی کەسایەتێکی دەستەمۆ نەکراوی هەیە، چونکە ڕەتی دەکاتەوە کۆمپانیایەک یاخود دەستگایەک یاخود دکتۆرێک واژوو لە سەرمەرجی بکەن. ئەو یاخی بوونەش ئاماژەی بەوەی تو ئەگەر لە بارودۆخێکی دژواریش دابیت، بەڵام نابێت دەستەوەستان بیت، دەبێت ئازایانە ڕوبەڕووی ئەو دەرگە داخراوانە ببیتەوە کە لەسرت دادەخرێن، یاخود ڕێگە لێدەگرن لەوەی مانەیەک بە ژیانت بدەیت. و لە لایەکی ترۆ پەیوەندی نێوان ڕۆی و ڕایۆن دەبینین، پەیوەندی پیاوێک لەگەڵ ژنێک کە لە ڕووی جەستەوە گۆڕدراوە، کە ئەوەش ئاماژەی بە یەکتر قبولکردن و لە یەکتر تێگەیشتن دوور لە بڕیارە پێشوەختەکان، کە ئەوەش پەیامی مرۆڤایەتی و هاوسۆزی و یەکتر قبولکردنە. ئەو فیلمە لە ڕێگەی ڕۆیەوە نیشانمان دەداوە کەوا چۆن هەموو شتێکی پێویست بە چارەسەری پزیشکی ئاشکرا دەکات، دەرمان و بڕی پێویستی چارەسەر وەک هۆکارێک بۆ مانەوە، کامەش ڕێک پێچوانەی ئەو ڕێگایانەیە کەوا پزیشکەکان و کۆمپانیەکانی دەرمان دەیکەن. بە کورتی دەتوان بڵێم ئەو فیلمە چیرۆکی ئالانگاری ئینسانێکە بە تەسلیم نەبوونی بەرامبەر بە نەخۆشی، چیرۆکی مرۆڤێکە کە شەڕ دەکات بەرامبەر بەو بەرپرسیارەتی کە بەرامبەر بە خودی خۆی هەیەتی، گەڕانی ئینسانێکە بۆی مانەیەک بە ژیانی ببەخشێت لە دژی مەرگ کە دەیەوێت لێی بباتن. هەموو ئەمانە ژوا دەکەن ئەو فیلمە بە تەنیا چیرۆکی یەک کەس نەبێ، بەڵکو ببێتە ڕەمزێک، ڕەمزی کێبڕکەی مرۆڤ دژی هێزی کۆمەڵاتی و سیاسی کەوتووە، وا دەکەن ئینسان ئازاد نەبێتن. جاوە خۆنێکی کورد بوو دەربارەی فیلمەکە، ئەگینا فیلمەکەیەکە گەلۆ فیلمە نایەبانەی کە بەجددی خوێنەوەی زۆر هەڵدەگرێت، ڕاستە چەند ساڵێکی بەسەردا تێپەڕیەوە، بەڵام ئەو فیلمە دەڵێ ڕێک بۆ زەمەنی ئێستای ئێمە کراوە، ڕێک دەلالەت لەو کێشانە دەکات کە لە ڕووی نەخۆشی و چارەسەریەکانەوە ئێمە ئێستا پێوەی دەناڵێنین. جا لەبیرم نەچێت کاستی فیلمەکە بەجددی زۆر کاستێکی گەورە و خۆشەویستە، ماتیۆ مێکۆنەی و جێنیڤەر گارنەر و جارێد لیتۆ، کاستێ لەو کاستە گەورەتر یەک لە یەکتر کارکتەری زۆر خۆشەویست، بەجددی ڕۆڵەکانیش نایابوون، دیالۆگەکان زۆر باشە، ئاراستەکردنی چیرۆکەکەی ڕاستە چیرۆکەکەی گوای لە چیرۆکی ڕاستەقینەوە وەرگیرەوە. ڕەنگە ئەگەر ڕاستەقینەش نەبێت ڕۆژانە ئێمە ئەو بابەتانە دەبینین کەوانێت تووشی نەخۆشیی ئاو قورس بوونە، خوا شیفای هەموو لایەکی بداتن، بەتایبەتەوەی تووشی ئایدز یاخود سەرەتان بوونە. جا ئەوەی لێرە لە هەمووان بۆ من گرنگتر بوو کەسایەتی کارکتەری ڕۆی، بەجددی لە کەسایەتی کارکتەری ڕۆی شعرێکی جەمال غەمبارم بەبیراتەوە کە دەڵێ ڕێک بەبەرجی ئەو کارکتەرە دووراوە، کە دەڵێتن کاپتن تۆ جوگرافیەی گریان بەلەد نیت، تۆ زەمەنی فرمێسک ناخوێنیتەوە، تۆ تێناگەیت ئەو دەمەی پیاو دەگریت کەون چه خەلەلێکی تێدایە. بەجددی یەکێکە لە پارچە شعرە زۆر جوانەکانی جەمال غەمبار کە ڕێک دەڵێ بۆ ئەو کارکتەرە کراوە. بە درێژایی فیلمەکە من ئەو پارچە شعرەی شاعیر لە ناومێشکم هاتوچۆی دەکرد، ئەو حاڵەتە دەرونەی کە کارکتەرەکە تووشی دەبوو، ئەو گریانانەی کە پیاوێک لە پیاوێکمان دەبینی، بەجددی ڕێک ئەو پارچە شعرم بەبیرداهاتەوە. جا بەجددی یەکێکە لە فیلمە زۆر باشەکان، نامی ڤیدیۆکە زیاتر بێ، ئەگەینا فیلمەکە قسەی زۆر زیاتر هەڵدەگرێت. ئەگە بینەری بووی لە کۆمنت سەرنجی خۆت بنووسە، و ئەگە بینەریشی نەبوویت بۆتی پێشنیار دەکەم کە بینەری یەکێک لە فیلمە زۆر ناوازەکان بی کە زەمانێک پێش ئێستا بڵاو کراوەتەوە، بەڵام دەڵێ ڕێک بۆ
ئەو ڕۆژانی ئێستا ئێمە تێدا دەژین دروست کراوە. تا ڤیددیۆی تر تا خوێندنەوەی تر دێم وڵاتان ئاسوودە و خۆشبەخت بن.